وڵاتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حوت ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە دەکەم لەسەر حوت پرسیار و حوڕۆژ نزیکن لەیەکەوە بوو حوت پرسیار. ئەمڕۆ دەیەکەیە لەسەرەوەی کە بەڕێوبەرایەتی پەروەردەکانیش کۆبوونیان کردووە لەسەر ئەوەی کە سبەی یەکشەممە دەست بە پرۆسەی خوێندن بکرێت لە سنووری پارێزگای سلێمانی، یانی هەوڵێکەیە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکانە گفتوگۆ هەبووە. ئەمە دوای ئەوە دێک کە زیاتر لە مانجێکە بایکۆتی خوێندن کراوە لە سنووری پارێزگای سلێمانی، هەروەها سیانزە مامۆستا بۆ ماوەی 15 ڕۆژمانیان گرت. چالاکیە مەدەنیەکانی مامۆستایان بەردەوام بوو لە ماوەیە بە خۆپشاندان چ بە مانگرتن. زۆربەی لایەنەکان ڕایان گەیان کە پەیامی مامۆستایان گەیشتووە، بەڵام داواکاریەکانیان تا ئێستا جێبەجێ نەکراوە. هەتاوەکو ئێستا مامۆستایان هەر داواکاریان هەیە لە پێدانی موچەی مانگی 12 لە تەوتینکردنی موچەکانیان، هەروەها لە پلە بەرزکردنەوە کامانە ئەو داواکاریانە بوون کە مامۆستایان داوایان دەکرد. بەڵام لایەنی فەرمی کە حکومەت هێرێمی کوردستانە هیچ وەڵامێکی نەدانەوە بە جێبەجێکردنی ئەم داواکاریان. ئێستا هەوڵێکەیە بۆ ئەوەی کە دەست بە خوێندن بکرێت لەم سنوورە بۆ ئەوەی کە خوێندکاران چی دیکە لە ماڵەوە نەمێنەوە و بڕۆنەوە ناو هۆڵەکانی خوێندن. بەڵام ئەمەش جارێک ماوە بەی دەردەکەوێ چەند خوێندنگا دەکرێتەوە و چەندی دیکەیش بە ڕۆژانی داهاتوودا دەکرێنەوە. مامۆستایانیش ڕیان گەیاندووانە مامۆستایانی ناڕازی پیاوان بەردەوام دەبن لە بایکۆت تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. من ئەمشۆ بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تاڵب مەحەممەد سەرپەرشتیاری پەروەردەیی لە سلێمانی میوانمە لە ستۆدیۆ. مامۆستا زۆر بەخێربێت. زۆر سپاس. هەروەها لەگەڵ مامۆستا بەختیار عوسمان مامۆستای ناڕازی کاویش جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا بەخێربێت. میوانێکیشم دەبێت لە هەولێرەوە کاک سیروانگەردی بەرپرسی تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان، ئەوش بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمە بێ. کاک سیروان جەنابیشتان زۆر بەخێر. زۆر باشە. ئێمە لای مامۆستا تاڵب بە ینی پرسیارەکەی من بۆ جەنابەت ئەوەیە کە ڕەنگە جەنابتان ینی بەشێکی زۆری ئێوەمانان کە ئامادەیە و جوڵانە بن کە هەوڵێک هەیە بۆ ئاسایکردنەوەی دۆخی خوێندن. تاوەکو ئێستا ئێوە چی ئاگادارێن؟ ئاگادار کراونەتەوە یاخۆ سبەی چی ئەکرێ بۆ ئەوەی دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە لەم سنوورێ؟ بەڵێ، سپاس بۆ بەڕێزت کاک سامان. سپاس خۆشحاڵ بووم مامۆستاجان. وڵای بەنسبەت ئەوەی کە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم و ئەو موئەسەسانی کە پەیوەندیدارن بە پەروەردە لە ڕاستیانمە بەستیانە کە خوێندن بکرێتەوە و دووبارە مامۆستایانی ناڕازی و تاوی مامۆستایانی سنووری بایکۆت بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. یعنی ئەو هەوڵە هەیە لە ئارادا، بەڵام ئەوە بوو کە ئەمڕۆ وەکو وازەح و ڕوونە مامۆستایانی ناڕازیش ڕایان گەیاندووە کە ئێمە بەردەوام دەبین لە بایکۆتکردن و هەتا ئەو داواکاریە کە داواکاریکەشان خۆی لە دوو خاڵ ئەبێنێتەوە بە شێوازێکی سەرەکی. ئەویش پێدانی موچەی مانگی 12 و لەگەڵ جێبەجێکردنی تەوتینە. بەڵام جواب پرسیارەکەی من نەبوو. پرسیارەکەم لەسەرەوەیە چۆن سبەینێت دەست بە پرۆسەی خوێندنەوە دەکرێت لەم سنوورە؟ وەڵڵاهی ئێستا هەوڵێک هەیە، فشار هەیە، ئیتر چی داوا هەوڵ هەیە؟ مەسەلەن داوا کراوە، داوا کراوە، بەس چۆن جێبەجێ دەکرێت و مەسەلەن وردە وردە بە تەدریجی وەکو ساڵانی ڕابردوو من ئەگەر ئێستا ناتوانین لەبری بەیانی قسە بکەین بوو لە بری خەڵکێکی زۆر یان بۆ نمونە قوتابخانەیەکی زۆر قسە بکەین لەوانەیە هەموو بەڕێوبەر یان هەموو مامۆستایەک تێڕوانینی جیاوازیان هەبێ. باش لە خەڵکێکی زۆر هەیە من تەسەور دەکەم تەعەسوبیەت و یعنی لە دڵەوە نامورتاحە حەز دەکا مەسەلەن بچێتەوە بەشداری خوێندن و پرۆسی خوێندن ئاسایی ببێتەوە لەم سنوورە بکە. بەڵام لە هەمان کاتدا لە بەرامبەریشدا
ئەو دەنگۆیانە کەم نین کە دەیانەوێت درێژە بە بایکۆت بدەن بۆ ئەنجام مەسەلەن بینینی ئەو ڕوئایە یعنی ئێمە پێویستمان بە زەمنە و پێویستمان بە بەیانی و ڕۆژانی دوای بەیانی هەیە بەڕاستی ئەو وەڵامە بدرێتەوە یعنی ئەوە کاک سامان شخصێک پێم وانییە بتوانێت وەڵامی ئەوە بداتەوە کە بەیانی مەسەلەن هۆڵەکانی خوێندن نەکرێتەوە یاننا وڵای مامۆستا لە ڕابردوو شانی بینیمان کە تۆ شتەکە بچێتە چوارچێوەی ئیداری و لێپرسینەوە ئەکرێ بەڵێ بەتاکید بەڵام تاوەکو ئێساوی کە بووە چاپۆشی کرا بەڵێ بەتاکید ینی قسەکە لەسەر ئەوەیە من ئەگەڕێمەوە لای تۆ مامۆستا بەختیار عوسمان زۆر بەخێربێ گوترێ پەیامەکەی ئێوە گەیشت ینی بەڕاستی ئەو 15 ڕۆژەی کە مانگیرە هەروە ناڕزایەتی و خۆپشاندان خۆ ئەگەر ئێوە بۆ نمونە مانجێکی کەش بمێننەوە دۆخەکە وەکو خۆی ئەبێ بەڵام پرۆسی خوێندن دواکەوێت هەوڵەکە چییە بۆ ئەوەی کە چۆن دەست بە خوێندنەوە دەکرێت لەم سنوورە وڵای کاک سامان من ڕاستی وەکو مامۆسایەکی ناڕازی لێرم بەڕاستی و لەوانێت زۆربەی ئەو هاوڵاتیانەی کە هاتن لە کاتی مانگرتنەکە من لێ لە خێمەی مانگرتوان بووم ئەنجا بەڕای من ئەم شتە ڕاستکەمەوە ئێمە لە ئێستا ئەتوانم بڵێم بایکۆتمان نەکردو ئێمە دەرزەڵینەوە ئەوەی کە ئێستا ئێمە کردومانە دەرزبوتنەوەیە چۆن دەرز بە قوتابیەکانمان ئەڵێنەوە کە کاتێک کە مافیان نەخورێ داوای مافی خۆیان بکەن ینی بەو شێوەی کە ئێستا ئەوترێ بایکۆتەکرێ و مافی تەلە بەخورێن نا ئێمە دەرسێکی جوانمان بە خوێندکارەکانمان وتووە ئێمە پێمان وتون کە هەر کاتێک ناڕازاییەک هەر کاتێک بەشەوە فێری ئەلفوبیان ناکەم بە هەر حاڵ من کە ئەم قسەکەم ئەمە ئەمە پەیامێک بگەێنم ئەنجا لەبارەی ئەوەشەوە ئێمە بە شێوەیەکی مەدەنی داوای مافی خۆمانمان کردو کەیچێک لەوانە موچەی مانگی دوانزەیە زایدەن تاوتین ئەمە مافێکی سەرەتایی ئەتوانم بڵێم خۆمانە ئێمە دژی هیچ کەسێک نین لە کاتێکا کە دەسەڵات ناتوانێم دوو داوای ئێمە جێبەجێ بکە نازان بە چۆن ڕێوکە داوامان لێ بکە کە بچینە هۆڵەکانی خوێندن یان شتێکی زۆر سەرەتاییە یان هەر لایانی کەم پێمان ڕابگەێنێ لەبەرچی موچە نەدراوە ئەگەر موچەکانی پێشووترمان خورابێ ئەگەر ئاگادار بن بۆ نمونە پێشووتر شەڕی داعش بووە بۆ نمونە کرۆنا بوو بۆ هەر بەس ئەمەیانی هیچ بیانوێکیان بۆ نەماوەتە من بۆت نزیکەکەمەوە لە ساڵی 2023 سێ موچە شخورا و ماوەسایان گەڕانەوە وڵەکانی خوێندن ئەمانەوە هەڵە دووبارە نەکەینەوە ئەو هەڵی کە پێش آخر ئەگەر بۆ نمونە ئەو فشارە دروست بێتەوە ینی کاری ئیداری بێتە ناوە خۆ ماوەسای چییەکە تۆ بۆ نمونە غایبت بە بڵێ ینی پرۆسەکە پرۆسێکی ئیداریە ڕەنگە تایە کوێسا بۆ نمونە ئەوەی کە لێرە دەسەڵات بەدەسە یاخود نەخە ئیدارێ ئەمە تقریبان چاوپۆشی کرابێ بەڵام ئەگەر بۆ نمونە فشار هەبێ خۆ چی ئەکا مامۆستا هەر لە مانگرتنەکەشەوە بڵێ هەتا ناڕازایەتەکانیش تقریبان شتەکە پێچوانێ ئەمجارە ئێمە زەخت لەوانەکەین ئێمە مامۆسایی ناڕازی فشار لەوانەکەین ئەوەی کە ئێستا ڕویاوەکو پار و پێرار نییە خۆڕستکە ئەستا مامۆسایان خۆیان بایکۆتیان کردووە ینی ئەوە نەبوو بڵێن لە ژێر کاریگەری هیچ کەسێکە بایکۆتی کردبێت تا بیشکێنێ بەلایەوە ئاساییە بۆ نمونە ساڵێکی خوێندن بفەوتێت بۆکو ئاسایی نێ پێمان ناخۆشە مامۆساین پێمان ناخۆشە ساڵێکی خوێندنی خوێندکارەمان فوتێ بەڵام ئەگەر ناچار بکرین لەوانەیە داواکارەکانی ئێوە چی بوو بۆ نمونە چی ئەنجامێکیە بوو بۆ نمونە ئەو 15 ڕۆژەی کە مانگران ینی مانیان کرد ڕاستە تۆ مەسجەی کاڵی گەێنراوە بە خەڵک بەڵام ئەوەی کە بۆ نمونەوەکو ماف بەدەستی بێنی وەک گوتراوە کە ئیش لەسەرەوە کرێت کە موچەی مانگی 12 بدرێت و زای دەنیش هەتا کۆتایی ساڵی 2025 هەمووسی ڕۆژارێ موچە بدرێ و بەڵێ نەدراوە بەدەر لەوەش مانگرتن بۆچی شکاوە مانگرتن شکاوە نەک بایکۆت مانگرتن گیانی چەند هاوڕێکمان وەگاگادارن کەوتووە مەترسیەوە خەڵکێکی زۆر داوای لێە کردین یعنی ئەتوانم بەڵێم چوار لە مانگرتوەکان کەوتویانەگەر بکەوتایەتە دوو ڕۆژی تر وەک پێشتریش هەر لە کەناڵی زوومە من ڕامگەیان حاڵەتی مەترسیدار لە ناو خێمەکەیان ڕوویە دەست خۆش بێ گەڕێمە لای جەنابیشت کاک سیروانگەردی تۆ گوێم لە لێدوانێکە بووەڵێ یعنی لە چەند ساڵی داهاتوودا جیلێکی زۆر نەخوێنەوار لە سلێمانی ڕووەدا هینە دروستە بێ بەهۆی ئەم بایکۆت و ناڕزایەتی کە مامۆستایان دەیکەن بەڵام دەبێ ئەو حەقەتیش بزانی ئەوەی کە داوای ئەکەن ئەمان مافی خۆیانە لە موچە و لە هەر کردارێکی کە وەکو ئەرک و ماف بەدەستی بێنن یعنی بۆ جەنابەت پێت وایە لێرە ڕوو ئەیە بەڵام لە هەولێر ڕوو نایە شتەکە
بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێوێ سڵاو لە میوانەکانیشت کاک سامان ئێمە کاتێک بەرامبەر بە ئەرک و ماف بەرامبەر بە ئەرکێک و مافێکەیە لە سەرەتای هەموو شتێکەوە من دەنجی خۆم دێخمە پاڵ دەنجی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەر و موچە خۆرانی هەرێمی کوردستان کە پێویستە وەکو وڵاتانی تر نا وەکو وڵاتانی ئەوروپی وەکو وڵاتەکی وەکو عێراق کە لە بەسڕا موچە نابێتە هاواڵ لە مووسڵ لە داعشی لێبوو ناتە هەواڵ بەڵام ئەوە هەرێمی کوردستانە بەو ویستەی کە سیاست و استراتیژی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەگرێتە بەر یاریمان پێک هەر مامۆستایان دەینا شەقام موچەمان بگەڕێنەوە بەغدا مامۆستایان دێنە نەوت تەسلیم بکەن پەرلەمانتاریان هادەدا نەوت دوالێ بکە هەموو شتیان کرد ئێستا هەموو شتەکان لە گۆڕەپانیەوانە باڵێ منیش داوای موچەی ماجی دوازاکە باڵێ منیش داوای بە سیستەمکردنی بانکی هەرێمی کوردستانەکە موچەکانمە بە سیستەم بکری بەڵام لەگەڵ کوێ تۆ داوای موچە لەکوێ دەکەی لە بەخ ئەو هەموو شاندە دەچێ کام شاندی بزوتنەوەی گۆڕان کە لە ناو شاندەکەی حکوومەتی هەرێمدا کە بزوتنەوەی گۆڕان خەڵکی بەشێکی خەڵکی فێرە ینی شەقامیش کرد بۆ ئاراستەی کە هەیە لە ڕابردووە لە عەڤەی شوباتەوە تا ئێستاش قیادی بەشێکی خۆپشاندانەشیان دەکرد وە لە هەمان کاتیشدا برادرانی تریش لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە جێگری سەرۆک وەزیران وەزارەتە گرینکانیان لەدەستا کە ئەوان لەکێ وتیان موچە هەرێمی کوردستان موچە هەرێم نایدا هەموو شەڕەکەوی بەڵێ عێراق بەشێک موچەی هەرێمی کوردستان نادا ینی تۆ بێ کاکسیوانەمە ئەمە پاساوێکی لاوازە ئوستاز بۆ ئەوەی کە تۆ بەرپرسانی هەرێم بڵێن ئێمە داواکاریەکانیەوە لە بەغای موچەیەوە لە بەغا کەواتێ ئێمە بۆ حکومەتمانەیە و کاری حکومڕانی ئەەکەین هەموو شتێکە بە کەواتێ ڕادسی بەغاکەین و بۆی خەڵکیش داوا لەو ئێبرام خەڵک ئەوەی بیست تەماشا بکە هەنێ تو ینی سەیرەکە لەوەیە لە سلێمانی هەرچەندی ئۆپۆزیسیۆنی نوێ دروست دەبی ئۆپۆزیسیۆن نا ئۆپۆزیسیۆن لەدایک دەبێ ئۆپۆزیسیۆن نا ئۆپۆزیسیۆن خۆپیشاندان نا خۆپیشاندان لەدایک دەبێ لە عەڤەی شوباتەوە تا ئێستا یەک ئێستا تەحەدای هەمووانە دەکەم لە هەفتەی شوباتەوە بۆ ئێستا یەک داواکاری خۆپیشاندان جێبەجێ کرابی شتیوانە کاکە چێ جارێ چێ پێی گوتن مان بشکێنن لۆ گرتیان چێ گوتی بگرن چێ گوتی بشکێنن هەر ئەو چەپڵە لێدانە بە مانگرتن چەپڵە بلێدە و دوایە مانگرتن بشکێنە و وەڵاو تەندروستیان باش نەیبرا تەندروستی بۆ باش بێ ینی ینی سبەی نێزانی ینی ئەمە کۆچی دەدی دەسمانێک دەخۆم و دێمەوە ئێبا ینی شۆڕش لە هەموو دنیاگە شۆڕش دەکرێت خەڵک دەبێت بە قوربانی ئێبا دوو کەس بێ بە قوربانی دە کەس بێ بە قوربانی کاک ینی یاریەکە دیارە یارە سیاسیەکە چێ خۆپیشاندە چێ مانگرتنیان پێ دەکات چێ شەقامیان پێ دەجوولێنی ئەم جارە هەڵاکە لەسەر جارێ و ڕخنەیش لە ئێوەمانانە گیری هەڵێ هەمیشە دەستێکی سیاسی لە پشت ئێمانانی کارە مەدەنیەکە بە سیاسی ئەکرێ لە کاتێکامان دەگوترێ ئەمە خۆپشاندان و داواکارێکی خۆڕستکە و هیچ کەسێ لە پشتمانەوە نەبووە نەوەڵا کاک سامان فتخۆم تەداخلی مامۆستا بکەم ئەگەر ئاسایی بێ قسەکانی خۆتان چۆن دەیکەن بیکەن ئەگەر هەوڵ بدەن با قسەکانی خۆم تاوەی کە پەیامەکەم بگا بە غەڵەتتر نەگا جیاوازەکەی ئەوەی کە لە هەولێر ناکرێت لەوێ دەکرێت ڕوون و ئاشکرایە ئێمە نەمانوتووە خۆپیشاندانی مامۆستایان بۆ نمونە هەموو لە پردەی سیاسی لە پشتە هەموو بابەتێکی سیاسی نابشتیوانە منیش دەڵێ پێش هەمووان دەڵێن بەڵێ مامۆستا مافی خۆیتی ژیانی لە هەموو خەڵک باشتر بێت کە مامۆستا پەروەردەی نەوەی ئەم وڵاتە دەکە ئێستاش بەرپرسیارم لەو قسەیە دەیان تەڵەبەتان بۆ دێنم لە ناو سلێمانیا کە بەبێ بەڵگە قسە ناکەم بەبێ بەڵگە قسە ناکەم ئامادەشم هەر بە ڕێزێک لەگەڵم دادەنیشێ مە قوتابی بۆ دێنم با زوومی کامێرەی ئێوەش لەگەڵ بێ ئەگەر زانی ناوی خۆی بنووسێ سێ و چواری بنەڕەتی من ئامادەمە بەرپرسیار بم من لە خۆڕا قسەم نەکردووە بە باڵگەشم لە دەستا یانی تۆ وای دەبینەوە دەرەنجامی و خۆپشاندان و بایکۆتەیە کاکە 6 ساڵە ڕێک بەس لە کاتی قوتابخانە بایکۆت دەکەن ئەدی بۆ لە کاتی ئەوەی کە هاوینان هەیە هاوین هەیە و قوتابخانەش نییە و لۆ کاتیمان ناگرن بۆیە من نازم شاشەم لێ دیار نییە و بەڕچێ پێ دەکەنی چۆن نازم بەخوا تێ ناگەم زیاتر لە قسەکانیش ئاسایی بخوا کاکسیروان یەک مەجال بە من ینی خۆتۆ ئەوەی کە تۆ وروژاندت منطقیە مامۆستا بۆ پێەکەنی ینی قسەکە لەسەرەوەی سێری کە تۆ کە موچە و نەیە بە زستان و هاوینیشا یەک شتە خۆتۆ ئەو کاتە ئەتوانی خۆپشاندان کەی بڵێ کاکە بۆ من لە سیمانکە موچەکەم نادەنێ بۆ بزاد ینی کا لە کاتی کردنەوەی قوتابخانەکانە مامۆسایانە ناچن و هۆڵەکانەکە بایکۆتەکەن خۆ چالاکیە بە خۆپشاندان و
بە مانگرتون و هەر شتێک بێت لە هاوین بیازسات بەڵام لە هاوینە ینی بۆ نمونە چ فشارێک بکەین کە کارێکە ئێمە ناتوانین بەرامبەر حکوومەت هیچ بکەین خوێندکار نییە لە ناو خوێندنگایە بۆ نمونانی بەڵام ئامادەی مناڵی خەڵک بە قوربانی موچەکەی خۆتکەی یەکیان بەڵام ئامادەی مناڵی خەڵک بە قوربانی بۆچی مناڵی خەڵک ینی مامۆستا بۆچی تۆ بۆ شێوەتی یەگەی من مامۆسام لەگەڵا دوو کچی لە پۆلی دوانزەیە مامۆسای خۆم من مامۆسام دوو تەلە بمێت تەلە بێکم پۆلی پێنج و تەلە بێکم پۆلی یەکە ینی تەسەور ناکەی من بەزەیم بە مناڵەکەی خۆمانێتەوە چۆن بەزەیم بە مناڵی تویا بێتەوە نەخێر دەی من وابیرەکەم و تۆ ژوابیرەکەیت کاتە لێراتۆ مەڵێ بە سیاسی کراوە بە سیاسی نەکراوە ئێمە هەموو هەوڵێکی مەدەنیمان ناوە ئێمە سیاسی کراوەگەر دەفەت بدێ ینی شتەکە با بە سیاسی نەکرێت ئەو منەرویستمەوینەی جەنابە و مەسجە بگەێنم زیاتر پرسیارەکەم بۆ مامۆستا فەرموو گەیشت من دەمێ قسەیەکی ترێکە لە لامەوە زۆر گرینگە بەڵێ بڕوا بکە من یەک لەوانە لە ژیانی خۆمدا قسەی غەیرێک ناڕاز ناکەم ئەگە خۆم بڕوان پێ نەبێ هەموو دنیاە سەتاپۆکەی هەموو لە ئەولایەنە سیاسەکەی من کاری تێدا دەکەم بڕوان پێبینی بڕوان پێ نایە ممکنە قسە نەکەم لەگوی کە بڕوان پێ نەبی بەڵام ئەو ڕۆژە خۆپیشاندان و بایکۆت دەشتێ کە حکوومەت یاریمی کوردستان پێک دێ کە کابینەی دی حکوومەت یاریمی کوردستان پێک دێ ئەگەر ئەمەوانە بوو ئەو کاتی منیش دێمە سەر ئەو سلێمانێ دەڵێم وەڵڵاهی ئەوانە ینی تۆ من لە قسەکەی تۆ تێگەشتم خوار ڕوونتە قسەکە کاکسی ینی تۆ مەبەستتەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە وەکو چەکێک بەرامبەر بە پێگەنانی کابینەی دێم مامەڵی پێوەکە کاکە بەرامبەر بە حکوومەت نییە بە ناوی خوددا بەرامبەر بە حکوومەت نییە بە ناوی خوددا بەرامبەر بە هەولێرە بەرامبەر بە چەقی خودی جەنابی سەرۆک وەزیرانە بۆچی کاکە کاقوبات جیرانی خۆیانە برای من کاکە کاقوبات جێگیری سەرۆک وەزیرانە تەماشا بکەن زۆربەی بابەتی بە هەژمار و ئەوانە کاقوبات ئاگەی لێە زۆربەی دانیشتنەکانی بەغدا کاک ئامان زڕعیم بوو کاک وەزیری دارایی پشتی سەرەکیان هەیە یعنی سەرۆکی وەفد نەبن لە وەفدی ئەساسیدان بە تایبەتی وەزیری دارایی بۆ سەردانی وان ناکەن بۆ ناچی بڵێن وەزیرەکان وەرە ئێوە بکشێنەوە لە حکوومەت مادەم هیچتان بەدەست نییە دەزانی کاکە ئێوە جارێ پەڕ و باڵی حکوومەت بکەن ئەوەی کە لە سلێمانی حکوومەتی پێکێناوە دوو لایانی گەورەی وەکو بزنەوەی گۆڕان و یەکێتی بوون ئێ بڕۆنەوە پەڕ و باڵی وان بکەن کاک پاڤێڵ هات نەیەش کامیرە بێتە ژۆرێ کاک پاڤێڵ هات نەیزانی چمان گوت لە قسەکانە ئەدی بۆ نەتانگو کاک پاڤێڵ دەبێ ئێوە لە بەردەم کامیرەکانە قسە بەگەڵ مامۆستایان بکەن نە کامیرەی دەرکەنە دەرێ یعنی زانی ئەم یاریە ئێمە دەمێک هاتوونەتەوە لە بابەتێک هەیە دەڵێ ئەوانی کە لەو سەردێنەوە داهاتن دەزانم بەشێکی زۆری مامۆستایان و مانگرتوانش ئاگیان لە بدۆخەکە نییە بڕوا بکە ئاگیان لێ نییە بەڵام کاک ساما وتت قسەیەکت کردووە ئێساش دەڵێمەوە ئەم تیورە پلانجێڕی و ئەو مەوجوعە خەڵکە زۆر بە ئاسانی دێنە ناو داخلی شتەکان دەبێ بێ هەستیش پێ بکەن ئەمە لە مۆسادی ئیسرائیل ئەو یاری زۆر هەیە داخلی ناو جونگەکان دەم بەبێ ئاگاداری زۆر باشە کاکسی واگەڕێمە وڵات مامۆستا تاڵم ینی گوێت لە قسەکانی کاکسیروان بوو ڕەنگە ینی بەشێکی دیکەیش لە خەڵکەمان بۆ چوونی هەبێ بەڕاستی ئێمە لە زۆنی سەوزا ینی هەموو ساڵێکم خۆپشاندانە کرێ بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریەکی ئەساسی ناو حکوومەت یاریمی کوردستانە بۆ داواکاریەکان بۆ نمونە بەرامبەر بە جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێتەوە دەتوانن فشارلەوان دروستکەن بۆ بەجێنانی داواکاریەکان بڵێ نەخۆی ئەوە کاک سامان پرسیارشی بەجێ یعنی ئەسڵەن نەگیەشێتی نیشتیمانی کە داوای لێ بکرێ ئەگەر ملت وشار بێ و بەتایبەتی پارێزگای سلێمانی و سنووری بایکۆت یەشێتی مەسئولە چکە لەبەرۆی بانگەشەی هەڵبژارنی دەکرد بۆ تەڵتین کرد یعنی یەشێتی نیشتیمانی کوردستان ئەبێ نوێنەرایەتی بەهێزی داواکاری خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی بکە لە ژێر بەرپرسیارەتێکی قورسدایە دوایەوە بێجگە لەوەژ ینی بابەتێکی ترشتێکی تر کە زۆر گرنگە یەشێتی نیشتیمانی قووەتی نفوسی لە سنووری پارێزگای سلێمانیە زۆرترین دەنگی لەم سنوورە هێناوە زۆرترین نوێنەرایەتی کە بۆ نایکە ینی قسەکە لەسەر ئەوەیە ئەمە سیاسەتە ئێستا ئەوەی کە کاک سیروان دەڵێ مەسەلەن لەوێ ئەڵێ بەم جۆرە دەسەڵاتیان هەیە لە ناو حکوومەتی یاریمی کوردستاندا و مخاتبەی بەغداش دەکەن و هاتوچۆشیان هەیە لەگەڵ سەرکردەکانی بەغدا یعنی ئەمە سیاسەتێکی دووفاقیە بەڕاستی ئەمە سیاسەتەکە ڕوون نییە ئەینا خۆی نوێنەرانی یەشێتی نیشتیمانی کوردستان ئەبێ سەرکردایەتی بکەن بە فەرمی ئەم ئیشە جێبەجێ بکەن لە ئەستۆی ئەواندایە خودداواکاریەکە ڕووی لەوانە پارتی دیموکرات کە بەشێکی
پێکێنەری سەرەکی حکوومەت یاریێمی کوردستانە لێرە بەرپرسیارەتی نایەتە سەر. بۆچی بەرپرسیارەتی نایەتە سەر؟ چکە ئەم ڕەتی دەکاتەوە، تەوتین ڕەت دەکاتەوە، ئەڵێ ئێمە سیستمێکی ترمان هەیە کە پێی دەوترێ هەژماری من، ئەمان پشتگیری لە هەژماری من دەکەن. ڕەنگە بەلای شۆ گرنگ نەبێتەوە لێرە دەرگای قوتابخانەکانە داخستووە. بۆ پارتی بۆ یەشێتی بۆ هیچیان گرنگ نییە. یعنی من پێم وابێ قسەکە لەسەرەوەی ئەوەی کاکسواش باسیانی کەواتێر منداڵی بەقیرە بەتەکێت ئەوەی منداڵەکانی ئەوان لە خوێنی تایبەت بەڵێ ئەوەی کە زەرەرەکە ئەوەی کە زەرەری ئەساسی دەکات سنووری سلێمانیە و خەڵکی سلێمانیە و مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ بە باو بە باران لە بەفر کەمە بێتەوە، بەڵام خۆی لە ڕاستیان لە خەڵکی سلێمانی زەرەرمەند ئەبێ و ئێمەش وەکو مامۆستایانی خەڵکی ناڕازی و مامۆستایانی ناڕازی ئەو حەقیقەتە ئەزانین کە تۆ داواکاری لە ستەمکار بکەی، داوای دادپەروەری لە ستەمکار بکەی، وەکو ئەوە وایە داوای عەقڵ دەشێتێ بکەی. ئەمە بابەتێکە وازەحە. تەجروبەی دەیان ساڵمان هەیە کە ئەنجامی نەبووە خۆپیشاندان بەرامبەر بە دەوڵەتێکی سیستماتیکی خاوەن موئەسسات دەکرێت. ئەمانە نە دەوڵەتن، نە موئەسسن، نە سیستماتیکن، تەنها ئەمانە ئۆرگانێکن. ئەمانە خەڵکێکی ڕێکخراون کۆنتترۆلی هەڵبژاردن و نوێنەرایەتی زۆرینەی پەرلەمان بە هەر شێواز و ئوسلوبێک بێ، وەکو ئەوەی کە لە ڕابردووە باس کراوە بە شێوازێکی ناشەفاف و تەداخل و تەکنەلۆژیا و ساختەکاری بەڕاستی یعنی ئەمەیان کردووە بەم جۆرە مخاتبەی خەڵکی کوردستان دەکەن و حتا حکوومەتی عێراقیش گوێ لە یەشێتی و لە پارتی دەگرێت، گوێ لە خەڵک ناگرێت. لە جیهانیشدا وایە سیاست نخبەیەک دای ئەڕێژێ، سیاست نخبەیەک دای کەس گوێ لە بەرژەوەندیە بەڵێ زیاتر بەرژەوەندیە. ئەمە من بەداخەوە یعنی بەم ئەمە حقیقەتێک لە پشت ئەمەوە. بەڵام تاوانباری سەرەکی من وای دەبینم بەڕاستی ئەو کەسەی کە لە هەڵبژاردنەکانە بانگەشەی تەڵتینی دەکرد ئەوە تاوانبار. زۆر باشە مامۆستا بەختیار. ینی داواکاری ئێوە ڕوو لە بەغایە، ینی بەغدایە کە تەڵتینە هەر بەدەستەوە بەڕاستی پلە بەرزکردنەوەی ئێستا هەر بەدەست وەزارەتی داراییە، پێدانی موچەیە هەر بەدەست وەزارەتی داراییە. دواتر ئێوە ینی بۆچی منەوە ینی بۆیە بەسمەوە بەوە بۆی جوابی ئەو پرسیارەشم بیتەوە کە ئێوە دەستی سیاسیتان لە پشتە کە ئایا هێوە هەموو داواکارەکانتان ڕوو لە بەغایە بۆچی ڕووەکەنە هەولێر؟ سەیری کە کاکسامان یەکەم جار قسەکانی مامۆستا تا ڕادەیەک لەگەڵیان، بەڵام با ڕاستیکەینەوە چۆن مامۆستا سیروان بەڵێ باش شتێک ڕاستکەینەوە لە ئێوە یەک داواکاریتان جێبەجێ نەکرا لە 2007 تا ئێستا هەموو جارشکان دووتانە باش ئێگەر نەمان کردایە ئەمەیەکێ لە وەڵامەکان ئێگەر هەر نەمان کردای ئەمە لەوە دڵنیاین ئەگەر هەر سیان زەمان گرتووەکە ئەو لە ناو خێمەکەیە گیانە لە دەست بە حکوومەتی هەرێم باکی پێی نەبوو دیاریش بووی نەڕوونکردنەوەیەکیان نەبیان نامەیەک ئەوەی کە وەڵامانە درراوە لە ڕێگەی تیکتۆکچیەکانە وەڵامانە درراوە لە ڕێگەی پێیجە سێبەرەکانیانە وەڵامانە درراوە حتا لەگەڵ ڕێزم لەگەڵ احترام مەمنەم قسەکەم تەنانەت وتە بێژەکەشیان و مەحافظی هەولێریش ئەگەر ئاگادار بی چۆن باسی ئەمەی کرد بە میوانێکی ڕەزا قورس و بە نازانم تاشیرکردن کە ئێمە جاشین و بەو جۆرە باسمان کرا واتە ئەگەر ئێمە هەتا ئێستا وەکو مەدەنیەکان وەکو بە شێوەیەکی مەدەنی داوامان کردووە ئەگەر داوامان نەکردایە لە چەند ساڵی داهاتووە ئێمە چۆن جوابی خەڵکمان بایەتەوە ئەو کاتیان ئەی بۆ چالاکیەکتان نییە وایە ئەمە یەکەم دووەم بۆ پڕاستەکەی کاکسیروانج لەسەرەوەی تۆ دەرەنجامی نییە دەرەنجامی نیە وایە ئەگەنە ئەوەی کە هیچ ئەنجامێکی نییە وازی لێ بێنە سەریکە نا قەزای ئەوە نیە ئەنج شتێکی تر بۆ پڕاستکردنەوەی ئەو قسەی کاڵێ دەستی حیزبی لە پشتەوەیە با ئێمە ئاوێنەکە پێچەوانە بکەینەوە ئەگەر بێت و داواکاریەکانمان پێش پێگەنانی حکومەت جێبەجێ بکرێ ئەو کاتە گەرێمە بایکۆتمان نشکان ئەو کاتە قسەکەی و 100% دەسەلمێکە ئێمە دەستێکی حیزبیمان لە پشتەوەیە واتە بۆچی دەسەڵات نایە پێشەوەی حکومەت پێک بێنێ و لە توانای هەیە موچەی مانگی 12 بە وانە پێش ئەوەی بگاتە پێگەنانی حکومەت موچەکانی مامۆسایان بات داواکاریەکان ئێمە جێبەجێ کات ئەو کاتە ڕووی ئێمەی بۆ دەرەکەوێت ئایا ئێمە دەستی سیاسیمان لە پشتەوەیانە چونکم ئەگەر دەستی سیاسیمان لە پشتەوە بێ بەوەش ڕازی نابین داواشتی گەورەترەکەین ئێمە وتمانە لایانی کەم لە چوار داواکاری با دوانیان جێبەجێ بکرێت بۆ توانە جێبەجێ بکە وایە کەواتە ئێمە ئەبێ ئەو هەوڵە هەربین ئێمە وەکو چالاکی مەدەنی وەکو دەستەکانمان بڵێ وەکو ئەنجومە بڵێوە لە من وەکو خۆم تەنها مامۆسایەکی ناڕازیم داواکەشمان داوای حەقە داوای بەس موچەی خۆمانمان کردووە ئێمە نەمانوتۆ با حکومەتی هەرێم بڕوخێ ئێمە نەمانوتۆ با فڵانە کەس لا ببرێ داواکە ئێمە داوای موچەیە ئەگەر لای من نییە لە لای بەغدایە موچەکەت
ئەی کەواتە ویشی چێشی حواڵەیە ئەوە یەکێک بێکەواتە بێتە ناو خەڵک بڵێ کاکەەوە ئێترێمە ئیشی حواڵەکەین هەر کاتێ هەرواش بووە هەر کاتێ پارە هاتۆ دابەشی کردو هەر کاتێک لە بابەتی تەندروستیەکانی شۆ بڵێ دەرمان هاتۆ دابەشی کردووە هی فەلاحەکان بڵێ لێ پارە هاتووەمدا کەواتە تۆ حکومەتی هەرێم کەواتە چ شتێکی جوابی منی پێباتەوە ینی قسەکەی من لێرە ئەوەی با ڕاستی کەینەوە ئێمە دەستی سیاسیەکە لە پشتمانەوە بێ خۆ ئەگەر هەر قسەیە کە تۆ یەکەی دوو دیوی هەیە وایە باش دەتۆ وەرە دیوەکەی تری بگرە بە ئەم دیوانی کە تۆ باسیەکەی وانە بێ وانە ئەخۆ قسەکەی من کاک سیروانگەردی ئێخۆ قسەکەی مامۆستا بەختیار دروستە ئەمە داوایەکی ڕەوای مامۆستایانە مافی گشتیە و مافی حیزب نییە تۆ بڵێ ئەمە حیزب بەکارێنێ بۆ ئامانجێکی سیاسی و دوایی دۆخەکە ئاساییە بێتەوە ینی خۆگەر ئامانجە سیاسیەکەش بپێکرێ ئەم ناڕزایەتی و مافە هەر نەدرا و بەردەوامە بێ زانی کاک سامان با من شتێک جارێ ڕوونکردنەوەیکی زۆر جوان بدەین لەسەر بابەتێکە ئەوە بزانم جەنابی پارێزگاریش بۆ ئاستەی ئەو قسەی نەکرد بۆ باسی ئەو خانمە ناکەن کە لە مانگرتوەکان بوو ئەم خانمەی کە نازان میێرەتی 120 ڕێکخرا و کاندیدی پەرلەمان بوو ینی کاندیدی شکست خواردوی پەرلەمان بوو یانیان ناوەکی لێ دەنێت ئەدی ئەمە جوانە بڵێت خەرچێ و لێر بێ غیرەتن ئێمە غیرەتمانێ سلێمانی ئەمە چێ دەیانوێت سلێمانی سیلێمانچێتی هەولێرچێتی بکە ئەمە چێن چێ دەیانوێت هەولێر سلێمانی هەردەم ناکۆ بێ ئەو نارانەی ئێمە خۆ تۆ ڕاست کا بۆ یەک شەخص نابێتە نوێنەراتی کاک ئەدی ئەگەر بمرد با نوێنەراتی هەموو مامۆستایان دەگوت سمبولی مامۆستایانمانی گرتووە مرد ینی ئەمەش خۆ کاتی دێتان کردە سمبول لە سلێمانی دەبۆ بە سمبولی ناڕازی ئەگەر ئەمری خۆی کرد بەکە ئینشاڵڵا شتی وا ڕوونادا دەزانی جەنابی پارێزگار کە دەڵێ خەڵکێک هەتا یوسف کەلابی نەچوو پاسەکانیان بۆ نەگیرە پرسیارەکە ئەوەیە تویژدانتان مامۆستا ئەگەر زانی ئەریتەیە چێ پارەی ئەو پاسانەیدا تویژدانتان ڕاستەکە پارەی پاسەکان لەکوێ هات کە تا بگەن ئەو شوێن من لە ئێوە دەپرسم من هەرچی بڵێم ناڕاست دەرەچم چونکە ئێمەمانان ئێمەی کە لە دەسەڵاتین لە پارتی دیموکراتی کوردستانین کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دنیا بڵێ تەوتین دەبی هەبێ ئێمە هەڵدەڵێن هەژماری من ئێمە شەڕ بۆ مەبدەئی ئەو ئیشە دەکەین کە بەڕوامان پێێتی ئێمە بە بایکۆت و بەشت شتی خۆمان استراتیژی خۆمان ناگۆڕین ئەمە جارێک خاڵ یەکەمە ئێمە دەڵێن هەرچی بڵێن دەڵێن ئەمانە نای بۆ نمونە ئێمە چالاگوانم بەڵام پارتیم بۆ خەڵک پێی وان نابین من چالاگوام لە بۆی پارتیم بەڵام بەخۆی ئاساییە لە هەر حزبێکی ئۆپۆزیسیۆن و نیاری حکوومەت و پارتی بێ بەڵام چالاگوان بێ مامۆستای گرنگ بێ خەڵکێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر بێ ڕۆژنامەنووسێکی بەلایان بێ کاک ئیتر ئێمە تێگەیشتوین ئێمە خۆمان دەزانین بڕوامان بەچی هەیە و چێژ لە چێر بابەتەکان ئارەسە دەکەین ئەگەر ئەم مامۆستا بەڕێزە ئێستا وتی پاسەکان لەکوێ ڕاهاتوونە زانیاری دروستم بداتێ منش دوو قسەی ڕاستەکە دەڵێم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دیسان دەڵێن پێش هەمومان ئێمەمانە لە هەولێر و ماوتێ مامۆستا مافی خۆیەتێ خۆپشاندان بکەم کاکە جان زۆربەی موچە خۆران پارتی وێچێتین دو واقعکە ناڵێن ینی زۆرینەی موچە خۆر پارتی وێچێتین ینی ئەوانن کە لەوانن کەوایە چۆن مافی مامۆستایەکی خەڵکەشکە دەخورێ بەڵێ مافی هەولێریش خوڕەیە بەڵام ئێمە دەڵێن وەرە بابەیەکەوە داوای ئەو ڕاستێ بکەین تۆ بۆ یعنی هۆکارتی هەژماری من ڕەفز دەکەیتەوە تەوتینت پێم بیمترا دەزانی سەتانەوە خەڵک نازانێت تەوتین ینی تەوتین چییە هەر لە ماوەی سێ ڕۆژ ڕۆژی چوارشەمە ڕابردوو بڕیارێک درا لە بانکەکانی عراقی پێشتری ئەگەر 4000 وەردەگیری ئێستا دەکرێت 8000 لە ملیۆنە 600 دینار وەردەگیری ئەگەر دوو بدرا بە ئێستا 4 وەردەگیری لە هەندێک موچەیە تەوتین داری خەڵک پێناسەکە نازانێ پێنا بەشێکی خەڵک فەقیریان نازانی ینی عەقیشیتی لۆ بزانێ ینی ئەمن موچەی خۆم دەوێت مامۆستای بەڕێز موچەی خۆی دەوێت داوای شت ناکە پێناسەی کۆمەڵێک شتی تەوتین و کۆمەڵێک مستەڵعی بۆ بکرێت نا ئەمە دەمانەوێت موچە بدرێ بەڵام ڕاستەکە ئالێریە کاکە جەن وەڵڵی کاقوبات گوتی خەتای کاک مەسرور لە باندێ موچە نادرێ وەڵڵی دێخمە دەنگی خۆم دێخمە پاڵ دە و دەنگانە کاک ئاواتی شێخ جەناب گوتی خەتای وەزارەتی جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانە وەڵڵی دەنگی خۆم دێخمە پاڵ دەنگت کاکە هەمویان دەڵێن بەغدا موچە نانێری بەغدا موچەی مانجی دوازەی نەناردیە کاکە ڕۆژی پێشەممە وەزیری دارایی باشەگاک سیروان شەریکی ناو حکومەتن قەدوان ناڵێن ئوستاز یعنی ئەوەی کە خەڵکە ئەڵێ موچەکە فەوتا لە حکومەتە ینی جێگری سەرۆک وەزیرە ماڵ لەکوێ بۆ لە بعد ئەومە ئەرکێ دەکێشن دێنە هەولێرێ
بۆ ناچنە بەردەمدا بە شان بە کاک قوبات بڵێن کاک قوبادیان ڕاستیمان پێ بڵێ کاک قوبادیان ڕاستیمان پێ بڵێ ئەگەر ئینجاز یانەوەتە لە حکوومەت بکشێەوە یانی ڕاستیەکەمەیە کاک لە مامۆسایانەکرا خۆراک سیراخۆ کاتی نیشە یان ئەم گلەی شەکرا باشە داواکاریەکان لە جیاتی لە بەردەمی و ئێنابێ خۆکرێ لای پاڵماڵ کاقوبادا بە لای ماڵکا پاڤڵا بێ بۆی پامەکە ڕاستخۆ بکە بەڵام نەیکردوە مامۆسا بەڵێ خۆی ڕاستە وەڵام من لە یەک دوو بابەتی کاکیروانەوە مەسەلەن باسی تەوتینی کرد دەڵێ خەڵک بۆ تەوتینی دەوێت بۆ ژماری منی ناوێ و حتا مەسەلەن بەغداد تاوانبار دەکا لەبری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ینی تاوانبارکات لەم ئیشە مەسەلە متمانەیە متمانە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر ئیدارەدانی یەشێتی نیشتمانی و پارتی دموکراتی کوردستان متمانیان لە دەستداوەکەی بە موچەکەی بچێتە ئەم بەڵێ لەو بانکی کابێ بەڵێ لە بانخەکانی سەر بە دەسەڵات و شەخصەکان یعنی ئەمەیکە هەژماری منە ئی شەخصە ی حکوومەتی هەرێمی کوردستانیش نییە ئی شەخصێکە لەو بنەماڵانە ببورە کاکسیروان یعنی ئەمە ئی خەڵکە لەبەرەوە ئێمە متمانەمان بەرامبەر بە ئەمە لە دەستداوە بەڵام تەوتین یان بە بانکیکردن کە ئەوەی موچەکانمان دەچێتە سەر بانکی فدرالی بانکێکی دەوڵەتیە و مزداقیەتی زیاترە متمانەی زیاترە حتا مەسەلەن کۆمەڵێک ئۆفەر و خەدەمات و خزمەت دواتر خوا بە منش معلوماتی بە جنابم دواتر ئەم بانکە فیدرالیانە ئەم موچانە دابشی سەر ئەم بانکانەکەن و هەمان شدە دابشێکن ئاخر لەوە ئەوە ڕاستە بەڵام بە شێوازێکی سیستماتیک هەموو عێراق ئەگرێتەوە هەر 19 پارێزگایەکە ئەگرێتەوە یعنی ئەوە مانگانە دووبارە بێتەوە بە 30 ڕۆژجارێک دووبارە بێتەوە ئەم حواڵە و گواستنەوەی نییە کە بەڵام ئەگە تۆ کێشەی بۆ نمونە لیستت هەبێ هەتاوەکو و کێشەکە چارەسەر نەکرێ هەتارە تەوتینی شکردێت تۆم پارە ناچێت سەر ژماری تۆ ئەگەر یەک شت هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بێ کێشەی لیست نابێ بەڵام خۆی ئەمە بەدەستی ئێمە باوەڕمان وایە یعنی من وەکو شخصی خۆم باوەڕم وایە حکوومەتی هەرێمی کوردستان یاری بەم پرۆسەیە دەکات یاریی سیاسیانەکە وەلو حکوومەتی عراقیش ئەوەندە بەریء نییە ئەوەندە معسووم نییە حکوومەتی عراقی مامەڵە لەگەڵ یەشێتی نیشتمانی پارتی دیموکراتی کوردستان دەکات ئەوێ ڕێکەوتنامەیەکی سیاسیان لەگەڵ بکە حکوومەتی عراقیش خەڵکی لا مەبەز نییە یعنی نە حکوومەتی عراقی نە سیاسەتی عراقی دەوڵەتی عراقی و نە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیان خەڵک نییە مەبەست ڕێکەوتنامی سیاسی خۆیانە یعنی چۆن بتوانن دەستەبەری داهاتی عراق بکەن و بە ڕێکەوتن لە بینی هەردووشیاندا تەنانە قسەکە لەسەرەوەی مامۆسا بەختیار هەر یەکە لە کاقوبات و کاکپاوڵی شاتنە لایەوە بەڵێنیان پێیانە کێشانتان بۆ چارەسەرکەن وتوان لە دەسەڵاتی ئێمانە ببوورەتخوا ئەمەیان شتێکی ترە بەڵام من وەکو خۆم جوابی یەکەمی کاک سیروان نمایەوە بەڵام ئەو جوابی منی نایە حەز ناکەم بەسە شتەکانە تێپەڕین یەکەم وتی سوودی چییە کاتێک کە تۆ ئەو هەموو لە حەڤەی شوبات و هەموو خۆپشاندان و هەموو ناڕەزاتی و هەمومانگرتنە من پێم وت ئەگەر هەر سوودێکشی نەبوو بێت تا ئێستا ئەو سوودەیە کە لە دو ڕۆژای ماڵین چالاکیمان هەبووە ئەمە وەڵامی یەکەمی وەڵامی دووەمیشی من پار ئەگەر بیرتان بێت جواباتەوە ئێخواڵە کاکە هیچ نەبێمە چالاکیمانە ینی بۆ سوودی نییە بۆچی لە جادوێک کە لە ماڵۆ بێ کابرای بایکۆ دەگات سەر شەقام ئەوە وەڵام یەکەم ئەو وەڵامەکەی منی نایەوە کەوتم با حکوومەتی هەرێم بێت پێش ئەوەی کە بەرچوکی وەڵام بدەم یان فەرموو دەبا وەڵامی و باتەوە جاقسەکەت خوا بەڵە فەرموو دێک کاک سیروان ئەوەی پێشووی بۆ کاتی ئەوە قسەکە بە کورتی ئەوەندە زۆربەی خۆپیشاندانەکان کە ئەگەر ئەوەندە دژی پارتی بووە دیسان ناڵە حکوومەت دژی پارتی بووە تۆسقالێک ئەگەر شتەکانیان دژی یەکێتی بە ئەوە بە ئاسانی لە شەقام نەدەبوو بیرمە لە عەفدەی شوبات یەکەم کەس وتی ئەمانە جێرە شێوەرن جەنابی کاگنە شێوان مستەفای ڕەحمەتی بوو بەڵام دوایێ چۆ پاش شەقام بۆیە هەموم لەبەرە دەزانم چ ڕۆژ خۆپیشاندان کرایە چ ڕۆژ کێ لە پشت بووە چۆن کرایە بۆ کرایە و چەند کەسیشتان لێ بۆ بە ئەندامی پەرلەمان بە ڕێگای خۆپیشاندانەکانی سلێمانی کاک سیروان ئەف وەڵامی ئەوەت نەدامەوە کە من پێم وتی با ئەم جارە حکوومەتی هەرێم بێت ئەو شتەمان بەدرۆ بخاتەوە داواکاریەکەمان پێش پێگەنانی حکوومەت جێبەجێ بکە دایمە بە قسەی بکەین لەگەڵ تۆ چالاگوانی تو منیش مامۆسایەکی ناڕازی داواکاری ئێوە دەڵێن بەڵێ چکە داواکان پێکرێت سەرۆکی حکوومەت بەدڵنیاوە نایکەین ئێمە خۆمان نایکەین لەبەرەوەی لەبەرەوەی بەدەستکەوتی ئێمە تۆ نایکەیت ئێمە چۆن بەشەرەکی تو هەبنێم وەڵامی دووەمیشت با بە مۆکات سیروان ئێمە شانازی بە هەژماری مەدەکەین
قەینا عشاراسی پێوەکەن من لە دژیەوە نیم ئەمە پرۆژەیەکی حکوومەت هەرێمی کوردستانە من بە هەڵوێستی تاکە کەسی لە دژیەوە نیم بەڵام وەڵامی ئەوەی تریشت ئێمە پاش ساڵ کاتێک کە چوین بەرەو بەخا حکوومەتی هەرێم زۆر بەلای ئاسایی بوو چونکەم لە فکری خۆیان وایزانانی ئێمە چەند پاسێکی کەمین 2 پاس بۆ 3 پاسین و تویلیان گەڕێ باشن بۆ خۆیان لێ وا بکەن کاتێ ئێمە لێرە ڕێکەوتین ئەوجا وەڵامی ئەو پرسیارەتەکەڵی داهاتی پاسەکان کیاوێتی من پار لەگەڵان نبووم بەڵام ئەم ساڵ من لە ناو خێمەی مانگرتووە نبووم بۆم نەکرا نازانم بەڵام یەک بەڵێ من منشایی ژمارەنۆ من کۆم کردەوە پارەم لە مامۆساکان وەرگرت واتە هەر مامۆسایی بڕێ پارەیە بەو شێوە کۆمان کردەوە کاتێکیش کە زانیان ئێمە نزیکی بە نزیکەی بە تقریبان چکم وەکو ژمارەکانیان لای من بوو 3000 و ئەتوان بڵم 336 مامۆسا بەڕێکەوتین بەرەو بەغا کاتێک کە زانیان ژمارەکەی زۆرە ئەوە بوو داوایان کرد کە ڕێگە نەدرێ ئێمە بچین ئێمە تەنانەت لە بازگەکانی سەر بە هینەکانی کوردستان بەڵێ هەڵە کێ داوای کرد حکوومەتی هەرێم داوای کردبوو ڕێگە نەدەینە بچین کەواتە حکوومەتی عراقیش بەخسی ئێمە یەکەم جار ڕوومان هەولێر بەڵێ ئێمە پیان وتین لە بازگەی چیمەن بە پەیوەندی شخصی هەبووە بە وەزارەتی دیفاعی عێراقەوە کە ڕێگە نەدرێ ئێمە بچینە بەغا بەڵام بیدایەتیش رازی بوون تا ساعات 4 رازی بوون لە ساعات 4 بەدواوە رازی نەبوون بەڵێ پارەکەش ئێمە خۆمان من خۆم 50 کاریگەرانمان شاکای بوون خۆم پارەکەم لێ کۆکردنەوە ئەوە جوابەکەی تۆی حەزەکەم بزانی یەخۆ قسەکە والله پەکەکە دایتی والله پەکەکە دایتی من خۆم والله کامەی کاکسیوان ئەمەم دوای یاوی پارسا ئەو خۆ پیشاندانەی کە باڵێ ئەمانەی بەرەو هەولێراتن بەشێکی زۆریشیان پەکەکە بوونە بەڵێ پەکەکە چێمە بەسم تەفگەری ئازادیە هەڵسوڕاوانی تەفگەری ئازادی ئەو برادرانی کە ڕایان دەکرد ماراسۆنیاکسیاخۆبا باش شەبانەگە بێنە ئەوێژ ینی چی لە دۆخەکە گۆڕابوونە کوێرانی چی بکەن لە من و لە تۆ باش دەزانن نایەن لە من لە تۆ باش دەزانن بەس دو هەواڵە میدیایەکەی بوو کوان دەکەندەکەی لە سوۆسیال میدیا بەس قسە دەکەلەوەی کە بەناوبانگ بێ خۆیان دەزانێت تا دێگەڵی دێن خۆ دێگەڵت 10,000 کەسی لێ نەبوو ئەوە 10,000 کەساتون خۆ دەیانتوانین بەسەر دێگەڵی دابدەن بۆ سەدێک خەرک دەبێتە قوربانی من پرسیارەکەم ئەوەیە بەڵێ بەچی شەرمی چی شەرمێکی تایە ئەگەر من هەوڵێوەش بم بەندام پەرلەمان بۆ نمونە چ شەرمێکی تایە چ عیبەیەکی تایە ڕاست کاڵێ بۆ ئێوە ڕەوایە بۆ پارتیەکەی ببنە خەڵکمانتار بەس بۆ چالاکەوانێکە لەسەر شەقام بێ لەگە خەڵکا بێ بەدرۆ بێتە لەگە ڕێزم کاکە حزبی سیاسی دروست بووە بە خۆی پیشاندان حزبی سیاسی دروست بووە بە خۆی پیشاندان 15 کورسی پەرلەمانی هەیە کاکە خەڵک دروست بووە بە خۆی پیشاندان پشتان تێدەکا بێ زەحمەت ئێوە نەوەی نوێ چەند لەگەڵتان بوو چەند کەس لەگەڵتان بوو لە نەوەی نوێ 15 کورسی نەبوو لە پەرلەمان بۆ لەگەڵتانەکانی لەگەڵمان بوو ئێوە دەنگتان بە نەوەی نوێدا لە سلێمانی ئەندام پەرلەمانەکانی ناو خێمەی جوانەکەوتیەوە بە حازی سیاسی و پارتی و یەکێتیش کانویانە ماگرتنەکە و کاکسامان دەستی ئەوانی لە کاکسامان ئێستا قسەیەکی زۆر جوانی کرد ینی لەناو سیانزە مانگرتووە کە لە مانگرتوەکان قسەیەکی کرد کە منەکو خۆم لەگەڵیان نەبووم بە شخصی چوومە لای وتم زەرورە تۆ داوای لێبوردنکەی و داوای لێبوردنیشی کرد یان بۆ نمونە کاتێک کە حیزبێک ئایا سەرۆکەکەی بێ یانێکە لە کادیرەکانی بێ یاکە لە ئەندامەکانی بێ قسەیەکی هەڵەکە لەسەر ئەو هەموو کەسە ناکەوێت یەگەشتی لە من چۆن ینی کاتێک کەسێک قسەکە سە بۆ منەکەم ناتم لێرە قسەکەم هەڵە بەڵام ئەمە ڕائێ تعبیر لە شەقام ناکە ینی بۆ نمونە یەکێ لەوانێک ئەو باسی کرد لە مانگرتوەکان قسەی کردووە تعبیر لە هەموو مانگرتوەکان ناکە من ئەڵم ئەندام پەرلەمانەکانی ڕۆژانە هاتوونەتە ناومان دەستمان گوشیون کە لە دوایە سەرۆکی ئەو بەڵامی تعبیر لە هەمومان دەکا بەڵێ ئاگومێدی تعبیر لە هەموو پارێزگاری ینی ئێمە بەمیوانی ڕەزا قورس ناوە بن ئەوە ڕەزامان قورسە ئەخرەوەی پارێزگاری شووتی هەندێک ئەو خەڵکانەی هەمووی یوس باڕوونکەمەوە بەڵێ ئەو کەسانە ڕەزا قوسن کە ڕێخەری ئەو شتە بن کە یوسف کەلابی پێیوتن بڕۆن هەولێر ڕێخەری ئەوە بوو کە یوسف کەلابی وتی بەرەو هەولێر ئەوانە بوون کە دەیانگوت هەولێر فەتح دەکەین ئەمانە ڕەزا قورسن هەولێر بە ئەژداد و ئابایی دەیان خەڵک کرد لە ژێر گۆڕەکەن هەولێر فەتح نەکرا هەولێر بەنوع هەولێری خۆمانە ئەمن ئەوە دەڵێن ئێوە مافی خۆتانە ئێوە مافی خۆتان هەرچی بڵێن هەر داوایەکتان نەبی بەڵام ڕێگا مەدەن خەڵکێک بێتە ژێرباڵتان پیادەی خەڵکێک بکەکە ئێوە بەڕاستی ئێستا من والله قسەی ئەو بەڕێوبەری پەروەردەیە کە باسی حکومەتی هەرێمیش دەکا باسی هەژماری من دەکا والله پێم خۆشە زۆر جوان دەڵێ بەغداش ئەوەندە مهم نییە
ڕاستە حکوومەتی هەرێم ئەو هەیە بەڵام بەغداش ئەوانە کاکە ئەمە نمەتی ڕخنەگرتنە تۆ عێراق و دەسەڵاتدارانی عێراق و ڕێیان کردانیت پێ لەمە باشتر بێ بەڵام ئێمەت پێ دوژمن بێ داوای موچەشمان لێ بکەیت چۆن دەکرێت ڕێیان کردانی خەڵات بکەیت بێرێکوانە بێ هەوڵی خۆپشاندان بکەیت ببوورە کاکسیروان ئێمە یەکەم جار ڕوومان لە حکوومەتی ناوەند کرد ئەنجا حکوومەتی هەرێم واتە یەکەم ڕوومان لەوە بەڵام جوابی نیانەوانیش نازانێت ئەبێ لە لانی کەمە چالاکیەکان یەک سەرنجێکم لەسەر قسەکانی کاک سیروان یعنی ئەو زۆر تاکید لەسەر ئەوە ئەکاتەوە کە مەسەلەن دەڵێ تەداخولاتێکی غەیری سروشتی هەیە یعنی لە ئەو خۆپشاندان و ناڕزایەتیانی کە دەرەبڕدرێش من ئەڵێم یەک قسەکەم ئەم قسەیە تەبعاً حەقیقەتی لە پشتەوەیە بە باوەڕی من بە باوەڕی من حەقیقەتی لە پشتەوەیە بەڵام ئەگەر خۆپشاندان و ناڕزایەتی لە سنووری ناوچەی دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانیش هەبوایە هەر جوڵانەوەیەکی چالاکی سیاسی لەو سنوورەیە هەبوایە بە دڵنیاییەوە پارتی دموکراتی کوردستانیش بە دەیان ملیۆن دۆلار باوا بڵێم سەرفی دەکرد لە پێناوی تەداخولکردن و لە باربردن و بێ ئەرزشکردنی ئەو داواکاریە ڕەوای و سروشتیە یعنی ئەوەی کە ئێستا لێرە لە سنووری سلێمانیە گوزەرێ ئەوەی کە پێی دەڵێن تەداخولات ئیتر لە هەر جیاتێکەوە بێ لە هەر جیاتی دەسەڵاتەوە بێ یان جیاتێکی دەرەکیەوە بێ کە ئەوەی کە ئەو ئاماژەی پێدا ینی من بە قەناعەتی من وەکو پێم گوتم ئەوە ڕەئیەکە هەیە ئەوە واقعەکە چکە ئێمە بە چای خۆمانەی بینین ینی ئەوەندە پاک و بێگەردیش نییە بەڵام ئەمە بەومان هاە نییە کە لە سنووری ئەوە بکرایە لەوێ شەر تەداخولات نەبووایە بەڵێ بێگومان لەوێشە بوو چونکە ئەمان یەک مەبەستیان هەیە تەنها مەبەستیان ئەوەیە هەردووک بەڕاستی دەسەڵات تەنها دەسەڵاتیان ئەوەیە مەبەستیان ئەوەیە ئەوان یعنی هەموو داواکارێکی سروشتی حەقیقی بێ ئەرزشکەن ئەو قسەکە لەسەرەوەیە کەس بەکار نەهێنرێت بۆ مەرامی سیاسی و خەڵکی هەژاریش باجەکە نەیە بەڕاستی وڵای خەڵکی هەژار باجەکە هەیە بەڵام ئێمە دەکرێت یانی ئەم قسەیش ئێمە قەت عاقڵ نابی وانی بەڵێ ینی خۆکاتی هەڵبژاردنیش ئەم بەڵێنانە درا بەڵێ ینی خەڵک بۆ متمانەی بەم شتە هەبوو لە کاتێکە دروستتر ئەوەیە کە تۆ نابێ متمانەکەت هەبێ من بەدا ئەم کارێک کە ئەکرا ینی ئێمە ڕەنگە لە زوم چەندان راپۆرتمان لەسەر کرد بێ ژێر بە ژێر هەژماری من پڕەکرایەوە تەنها بە هێزەمنیەکانی لەولا دەگوترا شتێکیان بڵاوە کردو بە شێوەیەکی ئۆنلاین وەرن تەوتین کە نێمە لەگەڵ تەوتینە کەواتەیە بەڕاستی ئەمە ینی شتەکە ڕوونە لە بەرچاو خەڵک خەڵکیش ینی بۆ متمانە بە بکە بۆ ئاخی جابگەرم لای کاکسیروان ئێستا قسەکە لەسەرەوەیە بەڕاستی خەڵک ئێستا ینی پەیامەکەی مامۆسایان گەیشتووە ئێمە چی بکەین بۆی دۆخی خوێندن ئاسایی بکەینەوە خۆ ناکرێ ینی خوێندکارێک نیوەی ساڵەکەی تێپەڕانوەوە تا زیاتر لە مانگێکە لە ماڵۆ دانیشتووە وەکو تۆڵی ئەلفوبێ نازانێ ئایپادێکی بەدەسەوەیە سیستەمی خەوی تێکچووە چۆن ئەمە بێنینەوە دۆخێکی ئاسایی بۆی دەست بە پرۆسەی خوێندن بکرێ ئەوەیشی کە دەگوترێ ینی شکور بۆخوا جۆرێک لە ڕێکەوتن هەیە و مانگانە لە کاتی خۆیان موچەش دابەشەکرێ وەڵاهی من دەخوازم حکوومەتی هەرێمی کوردستان بەلانی کەم ڕێگان نەدا ینی خۆپیشاندان بە ناوی موچە بکرێ هیچکە داوا دەکەم خۆپیشاندان بە ناوی موچە نەکرێ چکە بەڕاستی هەر ڕێگایەک دەگرن با بگرینیتە بەر چکە عیبە بۆ هەرێمی کوردستان تەنها و تەنها لە هەرێمی کوردستان موچە ببێتە هەوا کە لەو بەغدایە کە ئێمە قەت ئاواتی پێ ناخوازین شەرمە بەڵام ڕاستەکانیش دیارە من پارتیم هەرچی بڵێم خەڵک بڕوا بە من ناکە لەوەی کە دەرب خەڵک بەشێکی لەو خەڵکێکە بڕیاری داوە بڕوانەکە بەڵام واللهی ئەمن دوێ باسی کاقوبات دەکەم کاک هاقوباتم یەکێکە لەو کەسانەی لە حکوومەت خۆش دەوێت و وەزیرەکانم خۆش دەوێت کەس ڕقم لە کەس نییە داوا دەکەم بەوان بڵێن کاکە ڕاستەکەتان پێ بڵێن وەکو مامۆستای جەنای بەڕێوەبەر فەرمووی بۆ منە دەڵێن وەرە هەژماری من مەکە لەو لە هەژماری من دەکەم دوای باسی تەوتین دەکەم بانگەشە یعنی ئەو یارانە نەکرێ ڕاستەکان بەوان بڵێن کاکە ئێوە لە سلێمانی وێنەرایەتیمە دەکەن لە هەولێر یان ڕاستەکە ماڵوڕنکردنەوە ئێوە چی دەسەڵاتەکەن ئەگەر هیچ دەسەڵاتەکان نییە چ دەکەن ناو حکوومەتی هەرێم خۆ لەو هەمویان باشە دەزانن پارتیوێکێتی یەک دەسەڵاتی بچووچین لە شاری سلێمانی ئێوە لە منش باشتر دەزانن ئێوە لە من باشتر دەزانن پارتیوێکی دەسەڵاتی لە سلێمانی نییە ئەفۆ مەبەستم پارتیە
بۆیە دەڵێم مامۆستایان با نەبێت ئەو هەواڵە با داواکانی مامۆستایان لە ئاستی ئەوەی من کۆتا قسەم بۆ دێنم لە فەڕەنسا شۆڕش دەکرێت دەزانی دوشمی شۆڕشەکان چی دەبێت دەرێت لە جیاتی شەڕ با خۆشەویستی بکەین لە جیاتی شەڕ با خۆشەویستی بکەین وەرە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی یەکترمان خۆش بێتەوەی کە لە باتی مامۆستا بێتە خۆپیشاندان داوا بکە خەڵکی هەولێر وەرن ئەو برێز خەرکی هەولێرن ئەو هایە ئەمن بڵێم سلێمانی وایە دەزانی ئەمە نێران زۆر بە ئاسانی داخلی ئێمە بوون کاکە ئەمە تیۆری پلانجێڕیە وایە لە ئێمە کردووە دەزانی خەریکە شار بە شار بە شەڕ دێن ئێمە خەریکە شار بە شار بە شەڕ دێن لە پێناوەی کەفەر و مامۆستا داوای خۆی دەکە مامۆستای هەولێری پارتیش بیدرێ کاکە نامێت بۆی مامۆستایکی سلێمانی داوای دەکا بۆی بابە هەمومان بەیەکەوە داوامان هەیە داواکانمان یەک بخەین لەکوێ داوامان هەیە داواکانمان لە حکوومەتی عێراقا لە حکوومەتی هەرێمە دێن پاکێجمان هەیە کاکە بۆیە من دەڵێم دەخوازم ئاشتەوایی پێکەوە گرێمان بدا بەڵام بەو نومەتە سیاسی ئەگە بتانەوێت بەس فشار لە پارتی بکەن لەرچی ئەوەی هەژماری من من ئەتوبرێ ڕەتی کەمەوە و موچەی مانجی 12 بەغدا دەبرێت ئیلا دەبی لە هەرێم بمدێ بەخوای یەک داواکاری جێبەجێ ناکرێت بەخوای موچەی مانجی 12 لە هەرێمی کوردستان وەرناگری هەتا بەغدانەی نێرێ بەخوای هەژماری من و کەوتیم بێکەوە نەبن بە حیاتی خۆی هەژماری من ناکرێت دەست خۆش بێ بەس کاکسی وهاڵا خۆشەویستی بە گیفانی پڕەوە کرێ بە گیفانی بەتاڵەوە ناکرێ ئێمە یارەکەمان گیفانی بەتاڵ کردی گیرفان سامانجان سامانجان گیرفان لەسەر دڵ دروست کرایە گیرفان لەسەر دڵە ئەگەر ئەم دڵە گەرم بوو گیرفانەکەش دڵەکەش گەرم دەبێت ینی ئەو گیرفانە گەرم بوو دڵش گەرم دەبێت ئەگە ئەم گیرفانە خاڵی بوو دلیش بێتاقەت و ناومێت دەبێت واللهی لە ئێوە زیاتر پێ خۆشە کاکە منیش موچە خۆرم والله کادرەکانی پارتیۆکیش موچە وەرناگرن هەرۆ بۆ خەڵکەن کۆر ئێمە وەم جارێک کە برادرێک دەگوت ئێمە بەستە زمانەکەین بەڵام واللهی لەسەر ڕاستەکە دەڵێن کاکە واللهی بزانم پارتی بە قەز موچێ من نادە واللهی من داوای لێ دەکەم بەڵام ئێمە ڕاستێک دەزانین ڕووی ڕاستەکە لە بەغدایە ئەوانش دەڵێن ڕووی ڕاستەکە لە هەرێمە ئەگەخوا بە خۆشان چەند بەرنامەی تر دەکەین بێکەوە سەرم پرسەیە زۆر سپاس کاک بەختیار پێم بڵێن ئێوە بەیانی هەر سوورن لەسەرۆی کە بایکۆتکەنیا ئەگەریە کە بۆ نمونە وردە دەست پێ بکرێتەوە وڵای کاک سامان من وەکو خۆم ئەو بڕیارە ناتوانم وەکو مامۆساژ ئاماژەی پێە ئەوە دەنگی خەڵک خۆیەتی خشەقام خۆی ئەو بڕیارە ئەدا بەس منیش لەگەڵ کاک سیروانم لەو بابەتەیانە هیوادارم حکومەتی هەرێم جارێکی تروامان لێ نەکات ئێمە ڕوویەکی تری خۆمان پیشانی دەرەوە بین واتە ئێستا ئەنیوان پرسیارە لەو کەم تۆ لەگەڵ بایکۆتە یا لەگەڵ داوامکردنەوەی من لەگەڵ بایکۆتە زۆر باشە هەتا داواکارەکان لایانی کەم چەند داواکاریەکمان ئەگەر هەمووشی جێبەجێ نەکرێ لایانی کەم نیوەی جێبەجێ وڵی من لە کۆتاییدا مثل پەیوەندی بە پرسیاری ئەوە وڵی من بە تەجروبەی ڕابردوو بەڕاستی بە تەجروبەی ڕابردوو یعنی لەبەر بەرژەوەندی گشتی و سنوورەکە وردە بە تەسەوری من ئەگەر دەسەڵات داریش مەبەستی بێ ینی بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئەتوانێت دەست پێ بکاتەوە ئەتوانێت ینی ئەتوانێت دەستی پێ بکاتەوە بەنسبەت موچەیمانجی 12ەوە من تەسەور ناکەم ئەمانە بیدەن چکە تازە لە بەروەی خوراوە خستویانە دژیرفانی خۆیانەوە بەنسبەت تەوتینیشەوە بەڕاستی تەوتین من وەکو ئەوەی کە دووبارەی دەکەمەوە بابەتەکە ئەوەندە قورس نییە بە تایبەتی ئەو بەرپرسیارەتی بە دەرەجە یەک لە سەریشێتی تقریبا خەریکە تەوتین و ژماری من ئاساییە بێتەوە کاک سامانگەر ئەوە ینی هیوادارم جارێک لێ منینەوە سەر شەقام موچە بدرێ لە کاتی خۆیان زائیدن ئێمە نەکەین بە کارهاتووی لە دەستەیەگا لایەنێ زۆر سپاس بۆ مامۆستا عوسمان مامۆستای ناڕازی مامۆستا تاڵە محەممەد سەرپەرشای پەروەردە هەروە کاک سیروان گەردی بەرپرسی تۆڕی هەمانجی ڕێکخراوەکان زۆر سپاس کە بە شوەیەکی ڕاستخۆ لە هەولێر و لەگەڵم بووی زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوون بەخواتان ئەسپێرم خواتان